بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من عیمران ئەمیر خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. تەوەری ئەمڕۆمان جیاواز لە تەوەرەکانی تر دەمان هەوێ بچین تا توێی فەرمودەیەک و فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر بکەین. ئەو ژەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کە ئەبوو هوڕەیرە لە فەرمودەیەکە بۆمان دەجێڕتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی خوای پەروەردیگار سەیری ڕوخسارەکان ناکا و سەیری ماڵەکان ناکا و ماڵ و مڵکتان ناکا، بەڵکو سەیری کردەوە و ئەعمالتان دەکا. بۆیە بزانین تا چەند هاوڵاتیان گرنگیان بە کردارەکانیان و ئەعمالەکانیان داوە هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان باز دەکا. دەچین هاوڵاتیان دەدوێنین بزانین ئاخۆ هاوڵاتیان زیاتر لە جوانی ئینسانەکان گرنگی بە کرداریان دەدەن یاخود گرنگی بە ڕوخساریان دەدەن. بزانینەوان چیمان پێ دەڵێن دەربارەی ئەم حەدیسە و تا چەند پێیان وایە ئەم حەدیسە کاردانەوە و کاری لە ژیانیەوان کردووە. من ڕاو سەرنجی خەڵکی بە دینداری شاری هەولێرتان بۆ دەگوازمەوە، ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. مرۆڤ بەچی جوان دەبی بە کرداری جوان خۆشتر نییە بە زرک و بەرگ و بە مکیاز بی. مرۆڤ بۆی جوان دەبی لە ناخەوە. من ئینسان بەڕازگۆیی جوانە. ڕەوشت و ئەخلاق بەرزیە پێش هەموو شتێک. ئینسان ئەبێ پێشەوەی خۆی جوانکە ئەبێ ناخی جوانکە. جوانی مرۆڤ لە چیدایە؟ مرۆڤ بەچی جوان دەبێت؟ وەڵای تر مرۆڤ چونکە خۆی بە سادەیی لەدایک دەبێت، تر هەر خۆی تا ئەو کاتێ دەمرێت سادە بێ باشە. هەر لە تەمەنی مەسەڵەن کە ئەو تەمانانێک کە دەیبڕێ تر هەر عومرێکی تر هەر سەڵتەنەتێک ببینێ هەر فەقیری ببینێ ئیتر هەر بە هەر شێوازێک بە سادەیی جوانە. ئێستامنی جوانم ئەوە جوان لە خۆدا تەماشا چاوم ناکرد. چاو ئەوە دلەکە عەمەلەکانم الحەمدوللا دلەکەم لە عەمەلەکەم باشترە و عەمەلەکەم لە دلەکەم هێشتا باشترە و دەوێتم گەنجەکان هەرابن ئەو کوردستان بە گەنجەتی هات ئیسلام بە گەنجەتی هات لە کوردستانمانشی بۆکی من بە گەنجی بێت. مرۆڤ بەچی جوانە بێ ناخی جوان بێت لە دڵەوە پاک بێت، یعنی بەرامبەر هاوڕێکەی بەرامبەر کەسەکەی بەرامبەر خزمەکەی بە نێتێکی پاکە و قسەی لەگەڵا بکە، ئەوە جوانە. جوان ئەوە نییە بە چاکەت و پانتۆڵێک و ڕیباتێکت لەبەرا بێ. جوان بەس ئەوە نییە جامانەیەک و مشکێکت بەسەرەوە بێ خەڵک بڵێ ڕێز عەشەد و دەمسبی. جوان ئەو کەسەیە لە ناخەوە خۆی جوانکە، ئەمجا لە جلوبەرگەوە خۆی جوانکە. بە حەقیقەت خۆی جوانکردنی منداڵش ڕەوشت و ئەخلاق بەرزیە پێش هەموو شتێک. دوو ئەم کەناڵی ئێستا بەڵبڵا بێتە لەم شارەیە بێخاوەنە بە حەقیقەت ئەمە گرفتێکی زۆرە. من یەک نمونە بابەسی خۆم بکەم، ئەمە بینیوە تا یەک دانەژ لە دیار کەناڵ هەتا یەکی شەو ئەجا خۆم لەگەڵ محاسبەینەکەم دوو ڕۆژ دیکاتە بەیانی دانیشێتن. ئەم کەناڵی کەوا بەربەرت و بەربەرلای لەم شارە حاشا حازری باوکم ناحەقە ناڕەوایە وەڵڵا ئەمە کارسات ئەمە گسکەیە مەسە نازانمانێ ڕۆژ وایە گریاوە تەلەڤیزیۆن کوژێت و گریاوە لە دیار کەناڵەکە گریاوە دیت باوە ئەو کەناڵەمەوێ. یعنی ئەمە کارەساتە ئەی کوا بانگەوازت کوا کۆمەڵت کوا ئامۆژگاریت کوا هەموو کەناڵە بەڕێزە کوا هەموو یعنی بە حەقیقەت لەسەر دەمێکە ژین بەڕێزم نازانم بە حەقیقەت ئیلا ما ڕەحیمە ڕەبک کابراوەتی وەڵڵاهی نازانم. بەڕاستی لە لای من ئینسان بەڕازگۆیی جوانە. هەموو ئەوانە هەم ڕنگدانەوەیەکی جوان دەبەخشێتە خودی مرۆڤەکە، هەروەها خودی ئەو کەسانی ڕۆژانە مامەڵەیان لەگەڵ دەکەن. زۆرمان هەیە چاکەت و پانتۆڕ و ڕیباتەکەشیان بەستووە بەڵام جوان نین و کەسیش پیانی جوان نییە. زۆر بەداخەوە هەزارەهان کەسەیە چاکەت و پانتۆڵ و ڕیبات لەبەریانە، قیافەیان زۆر جوانە بەس کرداریان ناشرینە، تێگەی هەڵسوکەوتیان ناشرینە، تەعاملیان ناشرینە لەگەڵ خەڵکە لەگەڵ بەرامبەرەکانیانە. ئینسان ئەبێ پێشەوەی خۆی جوانکە ئەبێ ناخی جوانکە، ئەبێ دڵی پاکەوەکە، ئەبێ دەرونی پاکەوەکە. مرۆڤ دەبی ڕازگۆ بی، ڕازگۆ بێ لەگە ئینسان باش بێتن، غەڵ و غەشی نەبی. خۆشتر نییە بە زرک و بەرگ و بە مکیاز بی. یعنی بەشەر جوانی هەموو شتێک نییە، جوانی ڕازگۆیە، یعنی لەگە بەشەری باش بی. مەڕوخسات جوان نابی، مرۆڤ بەوەی جوان دەبی لە ناخەوە، لە ڕێزگێتن، لە ڕازگۆیی، لە ئەدەب، لە ئەخلاق ئەوانە مرۆڤەکان جوان دەکا کە ڕێزی کەسێکی بەرامبەرت گرت کە احترامت گرت ئەوە کەسەکە جوان دەبیتن. گرنگ نییە ڕوخساری چیریە دەکات و ڕوخساری چۆن دەبێت؟ نا ئەساس ڕوخسار نییە، ئەساس ئەوەیە کە هەست و کەوتەکەی بەرامبەر کووە، ڕێزگرتنەکەیە احترامی کەسەکە کە کوو گرت ئەو هەلیە بە شەد ڕوخسار نییە، لە ناخی دڵەکەیە، ناخی مرۆڤەکەیە. بەڕای تۆ جوانی مرۆڤ لە چیدایە؟ مرۆڤ بە چی جوان دەبێت؟ کردار بەکردار و
بە ڕاستگۆیی باشە کردار بەگشتی دەبێت مرۆڤ کردداری کوبێ کردداری باش بێ بەرامبەرەوەی بەرامبەری بەرامبەر هاوڕێکی دەبێت بەرامبەر هاوڕێکە دەبێت کردداری باش بێ ڕاستگۆ بێ لە هاوڕێکت ڕازی بەێ ئامۆزاشمە لەسەر چ بنەمایەگە و برادرەتت لە خەڵ بژاردێت تەنها لەبەر بنەمایەکە ئامۆزاتە نا لەبەرەوەی ئینسانێکی باشە هەتا ڕاستگۆیە لەگەر هەموو خەڵکێک وایە مرۆڤ بەچی جوان دەبین بە کردداری جوان درۆی نەکا یەکەم ئەساس درۆکردنا کە کەسەی درۆی کرد ناشرینە شتەی ناشرینەوە مانای پێ ناشرین دەبی دووش کردداری جوان ئەنجامدا کاری چاکە ئەنجامدا چاکە لەگە خەچی بکە ڕێی خەچی ڕاستکاتن ئەوە بەو شتانە جوان دەبی مرۆڤ بە ئەوەی جوان ناوی کە خۆی وەچی خۆی دۆچی ئەو ئافرەتانە ئەو سەدەمە هەموو کیاز و ئەوانە بەوەی ناکاتە جوانی مرۆڤ تەنها ڕاستگۆیی و ئەخلاقە بەخۆی جوانی بە شەری کردارە و هەم ستایلەکە شتی کەسێک هەیە ستایلی جوانە جلوبەرجی جوانە سیمای جوانە کەچی زۆر لەگە خەڵکی ناگونجێ کردارەکانی هیچ ئەوە نییە کە خەڵک پێ مرتعبی و دڵی پێخۆشبی و خەڵکیش ئەوڕۆکە وەکو شتێک داخرایە هەتاکو نەیدوێنی نازانێەوە شخصە چۆنە کە بخۆی هەموو بازارش هەروهایە هەتا قسە لەگەر کەسەکەی نەکەی نازانێ ئەو کەسە چی لە ناخیدایە ئایا باشیان خراپە واتە تۆ ناتوانانی بە ڕوخسار ڕاستەخۆ کەسەکان هەڵسەنگێنی لەوەی کە ئەو کەسە ناخی جوانەیان کەسێکی جوانە بە ڕوخسار ناتوانێت هەتاکو نەیدوێنی ئەوەی بدەیناسی دەزانێت کە کردارەکانی جوان بێ ئەوە دەیناسی ئەگە نەشی ناسی احتیمال شێواسی جوانی هەبی کردداری جوان نەبی هەیە زۆر ناڕێکە کردداری زۆر جوانی هەیە و هیچ کاتێکە تو برادرێک تەڵ بژاردیە لە بۆی کە ڕوخساری جوان بووە والله شەر نییە شەرت هەیە جوانی شە بە جوانەکەی نییە مەقصد دەبینیە کە ئەوە ئامۆزامە چەند بێ ڕێک و پێکە کە تەناو درم ڕاستگۆ زۆر لەم باشترەوە کوڕێکی ڕاستە ئەنیانگۆ لە ژیان تەنها حسابت بەوە کردێ کە کردارەکانی جوان بێ ئەکە زۆر جوانە کرداگەن زۆر جوانە ڕام لێیە جوانی ئینسان لە ناخەوەیە واتە ئەوەنەی ئینسان دەبێ گرنگجی بەناوەوەی بدات و گرنگجی بە کردارەکانی بدا لە کردارەکانی ڕاستگۆ بێ لە کردارەکانی چاکە بێ و گرنگی بە ڕۆشنبیرکردنی خۆی بدا ئەوە نابێ گرنگی بە جلوبەرگ و جوانی بدا هەرچەندە بەشێک لە هاوڵاتیان و ئێمەش دڵنیای لەوە دەکەینەوە کە گرنگە مرۆڤ خۆی جوان بکات گرنگی بە جلوبەرگ و تەنانەت سەر و قژیشی بدا بەڵام ئەوەنەی کردارەکان ئینسانەکان جوان دەکەن و ئینسانەکان بەرەو پێشەوە دەبن بە پێی قسەی هاوڵاتیان بێ ئەوەنە ڕوخسار مەرز نییە. بەڕای تۆ مرۆڤ بەچی جوان دەبێت براكم أن الله لا ينظر إلى وجوهكم بل ينظر إلى قلوبكم تو من أجر أوم صابو أمش صافي بيتن بلا من أجر أوم صاب نبو لقيتوش صاب نبو مري بالرزم أبي إمليور دس بيكن لو ضرب هاكو دس بيكين تيجي واتاوني دڵ گرنگە ئەوەی ناوە گرنگەوەنە ڕوخسار گرنگ نییە نخر برميتي باهمو دنياي تو بيه باهمو جواني تو أين المفر دواتر بو شوري شو مظل قامانا بجيلي براكم بلا من دا وكارم يقل اخوي قودو ثم لا حكمه بالريزا او هم كانوا ربر وزياده روى كاك الرايقرن والله الرايقرن والله سودينيه والله خير منفعتنيه والله مضريه والله شره بلام داخل قران الناس بەڕاستی ڕۆشنبیری ئەو کەسە دەور دەبینێ مەسەڵەن چۆن چۆنی کەسەکان دەبینێ ئەوە زۆر گرنگە یەکەم شت دوم شت هەموو کەسێک بێگومان پێویستە وەکو باسمان کرد کار لەسەر ناوە بکات مەسەڵەن لەسەر دڵ و لەسەر نەفسیەت و لەسەر ڕۆحی ئیش بکە نەک بە ڕواڵەت تەنها ڕواڵەت شام دەکا من کەسێکم وا و کەسێکم وا و کەسێکم وا و یان هەندێک هەن بەداخەوە جگە لەوەی کە تێیاندانیە شتانە لەلایەن خەڵکانێک باسی خۆیان دەکەن کە وا یعنی ئەسڵەن ئەو شتەش نییە لەبەر ئەوە خودی ناوەوەی ئینسانەکە زۆر گرنگترە هەم لەلایەن خواوە چمە خوای گەورە سەیری دڵەکان دەکا کە چی تێدایە و چی تێدانە و زایدن سەیری نیەتمان دەکا ئەمە بگرە لەگەڵ کەسانی دەوروبەریشمان بەرامبەریشمان پێویستە ناوەمان ئیشی لەسەر بکەین جوانی لەناوە دەردەکەوێت لەگەڵ بمێنەوە دسمە لای ئەو هاوڕێت بزانین ئەو پێی وایە جوانی ئینسان یان
تۆ بەکی ئەڵەی جوان ئایا کەسێک جلوبەرگ و سەر و شکلەکەی جوان بێ یاخود لە ناوەوە کردارەکانی جوان بێ تۆ بە کاکسەنگەر دەڵی جوان وەڵا کاکسەنگەر ماشەڵای لێبی لە ناو لە دەرەوە لای من هاوڕێشی زۆر جوانە جوانیەکانی مرۆڤ لە چیدایە بەڕای تۆ وەڵاهی زۆر جوانیەکان زۆر مەسەلەن بۆ نمونە جوانی قسەکردن هەیە جوانی هەڵسوکەوت هەیە جوانی ڕێکپۆشی هەیە ینی زۆر ئەوەی تۆ باسیەکە ئەوەی کردارە ئەوەندە دەرخستە نیە بەڵێ بێگومان ئەوە نییە مەسەلەن ئەوە زۆر ئاسان هەموو کەس دەتوانێت لێشی جوان لە بەرکە هەموو کەسێک دەتوانێت چێتە بەر ئاوێنە مەسەلەن سعاتێک بەخۆیەوە بێ بەڵام دواتر دەردەکەوێت کە لە قسەکردنی لە سەقافە و لە ڕۆشنبیری و ئیتر مەسەلەن دینداری بەڕای من بەڕاستی ئینسان زۆر جوان دەکات لەوەی ئەو جوانی بۆ پرۆسی هاوسەرگیری زۆر گشتگیرتر بێ کاتێک کەس بڕیار لەسەر کچەیان کوڕێک دەدەی کە دەڵی جوانە لەوەی جوانی زۆرمانە هەڵگرێ بەڵام جوانی لای تۆ گرنگترینیان چییە؟ لە ڕووی بابڕی هاوسەرگیری بەگشتی جوانی ئینسانەکان لە لای تۆ گرنگترینیان چییە؟ کردارەکانی تیە خوڕخسارەکەی بێگومان ئەخلاق بێگومان ئەخلاق بە هەموو نەوعەکانی ئەوەی کە باسم کرد زۆری هەیە یعنی بۆ نمونونەکە ئەگەر خۆشەویستی لە بینی دوو هاوڕێ دروستبی ئەو ئەخلاقەکەی وای کردە دروستبی ئەوە زۆری قسەکردنەکەیە زۆری هەستان و دانیشتنەکە و زۆری مامەڵەکردنەکەیە یعنی ئەوە شێوە گشتەکەی ئەوە زیاتر حقەتەکە بە دیار دەکەوی هەیە خۆی بە جوان پیشانەدا ناوە ناویش بۆ گەنیە ئادی ئەوە هەیە شەرت نییە دەبینی کابرا هەیە خۆی دەکاتە پەپولا لە ناو هەناویش گورگە شەر نییە بە شەر دەبی یعنی واتە بەڕای تۆ بێ جوانی مرۆڤ لە یەکەم ساتەوە دیار نییە دەبیان دە قسەی لەگەڵ کاڵی ناوەچی و برێ مەسلەش کوردی هەیە دەرێ بەشەر بۆ قسەیەتانێکی نازانین کووە ئادێ یعنی بەشەر هەیە دەبینی ڕکرد بێتەوە کەیت پێ نایە بەشکەوە نییە شارەزای دەبی زۆر ڕێک و پێکە زۆر ئینسانە پێ بەشەری شەیە لەگەر قسەی خۆشە یعنی ئەوە تەمەیە بتخواتن وەچی کەس لە پاش بلەوە نییە وە نییە ئەوچی ماری پێ دەرە پشتەوە کردداری باش ئەنجام دە و ئەوە جوانی مرۆڤە ئەم بە هەر کەسێکی جوان و ئەوە بووم وەچی ئەخلاقەکەم جوان نەبی و کردداری خراپم ئەنجامدا و لەناو خەرچی بەناشرنی تەماشا دەکرێت لە مرۆڤدا وڵی زانکوە ڕووخۆشی قسەی خۆش یعنی شخصەکەی بەرامبەر ڕوخێنەر نەبی دائیمەن شتەکرد بۆ بڵێ کە ئەتو دایمەن دڵت پێخۆش بی پشت بە خۆت ببەستی هەر نەڵێ ئەوە تێک چوو فرانە وەخت ئەوها دەبی ئەمن ئەو کەسانم زۆر بەڕاستی لا خۆشەویستەکە هیوا بۆ کەسەکان دروستەکە ئاواتە چ پێ دەبەخشی ئەگەر بەخۆشی نەیکە دوو قسەی خێرتیدا دەکەلوی ئەوە بەڕاستیت ببێ ئەوانە بەڕای تۆ کەسی جوانن کە هیوا بەخشم بۆ ژیان زۆر ئەمە کەیفم بۆ کەسانە دێ یەک یعنی زۆر ئەز دەکەم شخصەکەی بەرامبەرم ئەگەر ناڕاستیش بی شتێکی هەر ببەخشی بە شخصەکەی بەرامبەری یان مۆزوعەکە لێ ڕوویدایە احتیمالی بێتە لات ئەوەها چۆن ڕوویدایە ئەو مشکلت گەورەیە و کەمەک یعنی گەشبین بی بەرامبەری دڵنەوەی بداتەوە پێ بکەنی بەرامبەری ئامۆژگاری چییە بۆ ئینسانانەی ئەوەنەی گرنگی بە ڕوخسار و بە سەر و قژ و منزەری دەرەوە دەدەنەوەە گرنگی بە کردارەکانیان و تەنانەت جوانکردنی ناوەخوایان بەڕاستی من یادا شتێکمەیە بۆ هەموو هاوڵاتیان و بۆ هەموو دۆستان و بۆ هەموو برایەکی بسڵمان بۆ هەموو ئینسانێکی کوردی سەر ئەم خاکو نیشتیمانە هیوادارم ئەو کەسێکە خۆی جوانەکات هیوادارم فڕۆفێڵ لەگە برادەکەی نەکا هیوادارم خیانەت لە هاوڕێکەکەی نەکا هیوادارم بە جلوبەرگ هاوڕێکەکەی نەخەڵەتێنێ بە سیماخ هاوڕێکەکەی خۆی نەخەڵەتێنێ ئەوەی کە لە ناخێتی ڕاستە خۆ پێی بڵێ من فلان داواکاریم لە جەنابەتەیە فلان پێشنیارمەی بۆ جەنابەت نەکو بە جلوبەرکەت هەزارها کەسەیە بە چاکەت و پانتۆڵەکەی ئەڵێ من خاوەن چەندا سەیارم خاوەن چەندا شەریکەم خاوەن چەندەهان هینم یعنم فرۆژەی زۆر گەورم لە بەردەسا بە زۆر بەداخۆیسە پارەکان لە قەزش مەبلەکە پارەم بەرێ فترێکی تر ئەدەمەوە بۆ جلوبەرگا بۆ سیمایە جوانە بەرامبەرەکەی خەڵەتێنیە هیوادارم ئەو کردارە ناشرینە لە ناو خەڵکان نەمێنێ ئامۆژگارم خاستە ئەو سەردەمە ئێستا بەرە قوتابخانە هاتینەوە ئەبێ ئەم دایکی و باوکە بەڕێزا زۆر هەشیاری منداڵەکانان بن جلوبەرگێکی قانون جلوبەرگ شەرعی نەک ئەم پانتڕۆن نیوەی دڕاوە نیوەی کونە و نیوەی ئەمە
ئەمە لە ئەخلاقی ئیسلامە نەبوو، ئەمە لە ڕۆژی ئیسلامە هەر نەبوو نەمان بینێەوە، ئەمە جیلێک و قاموزێکە. احتیمامان منداڵ بدە، احتیمام بە تەڵەبەکان بدە، بە دایک بە کچەکان بدە، بە کوڕەکان بدە، با کوڕ با کەس فەرقی چییە؟ بەڵام جلێکیشی جوان جێژی ڕێک و پێک ئەمە قوتابخانەیە مە تو تێکەلاوی وەک زارزارانێ بڵێ جاڵان خەڵک باگوم چوار دیوار نەبوو خەڵک ناحوشێکتری بینە خەوت ئێستاوە نەما بابە زەمانە نەما سەردەمە نەما بۆیە داواکارم لە خوای گەورەتم لەم حکومەتە وەکو بۆتم باس کرد ئەو هەمە کەناڵە گەندەڵە ڕابگرن بەس ئەو پارە لەوە سەرفەکری با لە چوار ماڵی فەقیر سەرفەکری کاکە گیان سەمن وەکو بۆ خۆم ئەوە 16 ئۆکتۆبرم لەسەر ئەم دەسەڵاتەوەم لێ هاتووە کاک مەسعەبم بەخێوەکە کەمەڵ ئیسلامی بەخێوەکە براکەم ئەم لە چی ئەم لە چی بێگومان دایک و باوک مەدرسەیە بۆ منداڵەکانی هەموو کردارەکانی کردداری ئەو منداڵانەی کەوا لە دوا ڕۆژ دروست دەبێ بەڕاستی ڕنگدانەوەی تەواوی دایک و باوکە بە تایبەتی ئەگە باوکیش ببینە دەرەوە دایک بە تایبەتی کە دەمێنێتەوە لەگە منداڵەکانی دەتوانم بڵێم دایک یەکەمین مەدرسەی منداڵەکانە کە بۆ دوا ڕۆژ ئامادەی دەکات. ئامۆژگاری چیە بۆ کەسانەی کە گرنگجی بە کردارەکانیان نادەن تەنها و تەنها ڕوخسارەکانیان جوان دەکەن؟ گرنگجی یەکەم شت بە دڵ بدەیت دەبی لەگە خودی خۆ ڕازگۆبی دوای لەگە دایک و باوکرد لەگە دراوسەکانت لەگە هاوڕێیەکانت دەبی کەسی باش هەڵبژێری دەبی کەسی بە ڕێز کەسی باخلاق هەڵبژێری هەتا ڕوخسارت ئەتا بە خۆت بێ سەربەرزبی مرۆڤ ئەگەر بێت و هاوڕێکەی جوان بێ خۆشی جوان دەبێ واتە بێکەوە پێکەوە دەبیەوە بە خۆت خودی خۆت جوانبی هاوڕێکەشی جوان چکە هەردوو کچیان تاواوکەری یەکن. ئامۆژگارەوەی هەموو گەنجەکانمان بە کردارەی جوان کرداریان جوانبی ئەخلاقیان جوان بێگە خەچی قسەیان خۆش بێگە خەچی وەکو ئەو توکاندارانەی کە ئێستاکە لە ناو بازاڕی لەنگەینا چەندی قسەیان خۆشتر بی لەگە مشتری ئەوە دەکاتە کردداری جوان نەک بە شێوەچی ئەوە خۆیان جوان کردی وەچکەس ئەو قسەیان ناخۆش بێگە خەچی و لەگە مشتری ئەوەیە بڵێت لا بەکردار هەموو شتێک بە کردار جوان دەبی. وەڵاهی خۆی شەرت ڕوخسار نییە ئینسان دەبی ڕاستگۆ بێ ئامۆژگاریە و گەنجانش دەکەم کەوانەی وا تازەوا دێنە ناو گەورە بوونیانە ڕاستگۆ بن لەگەر کەسانی تر. ئامۆژگارێکی برایانە و خۆشەویستانم لە بۆیان هەیە بەڕاستی تەمەنی گەنجی ماوەکی زۆر کورتە دەتوانم بڵێم زوو تاوا دەبێت ینی حیفە بەڕاستی ئەو کاتانە ئەوا بڕوە بۆ نمونە مەسەران لە مانگێک کاتێک دابنێ ڕۆژانە و بخوێنیەوە لانی ڕۆشنبیریت باشتر لێ بکەیت لانی ڕۆژ و ئەخلاقت باشتر لێ بکەیت لانی کۆمەڵایەتیت باشتر لێ بکەیت ینی کۆمەڵێک لایەن هەیە توانی بەرەو جوانتری بێ مەسەرەن جوانیەکە ئەوە نەبێ قاتێکە جلوبەرگێکە زۆری قژەکەم نازانم چۆن بێ ئەوە جزئێکی زۆر گچکەیە دەتوانم بڵێم ئەگەر ئەمانە هەموو بێکەوە کۆپێ دەتوانین بڵێم ئینسانێکی زۆر جوان دەردەکەوینە ناو خەڵک عەزیزش ینی بە قسەی مامۆستا ڕزگاریش ڕێک ئەو تەمەنای کە پێڕادەگا من زۆرجار لە تەمەنی چکە کوڕەکانی خۆم 13 ساڵ و 14 ساڵین پێیان دەڵێم ئێستا کاتی بناغەدانانتانە بۆ دوا ڕۆژ مەسەلەن هەز دەکەی لە چ شتێک خۆت دەبینیەوە ئیشی لەسەر بکە هەموو ئەو ئیشوکارانەی کە جگە لە خوێندن مەسەلەن کە پێی دەگە بەداخەوە خوێندن زۆرمان هەن کە خوێندن تەواوی ژوێتر نەگەیشتەوە مەبەست و ئامانجەکەی بەڵام دەزانی لە شتێک خۆت دەبینیەوە بەڕێی من لە ئێستاوە ینی ئەمە چۆن لێ باوەسێتێک بێ بۆ ئەوانەی تەمەنیان 14 ساڵ و 15 ساڵە ئەگەر ئەم ڤیددیۆی ببینەوە ئیش لەسەر خۆیان بکەن تکایە ئێمە ئێستا لەو عمرەی نارێمەوە دە پیر و گەورەین بەتەمەنی بەڵام بەڕاستی ئەگەر بمانزانی بووە یان تا حدێک توانیمان ئیش لەسەر ئەو نقطانە بکەین کە خۆمان تێدا دەبینینەوە خۆمان لەسەر چەند ڕێزکەیەک دروست کردووە زانی چی دەکەین چی ناکەین بەڵام ئەوانەی ئێستا بەداخەوە ئەوەن دەمەژغۆڵی تیکتۆک و سناپ و ڤیددیۆی یوتیوبی بێمەعنان بەداخەوە بە ئیش لەسەر خۆیان بکەن بۆ ئەوەی لە داهاتوو دڵنیایان دەکەمەوە ئەو نقطەی ئەوان دەیانەوێت پێی دەگەم ئەوانەی کە ئەوەندە یعنی ئیتیمان بە دەموچاو ستایل دیچان بدەن ئەوەندە ستایلی بە مێشتیان بدەن لەسەر وڕا لە خوارەوە ئیتیمان بە دڵیان بدەن هیچ پەیوەندی بەوەی نییە پێویست ناکات و بچ ئەو هەموو ستایلی خۆ جوان بکەی و ئەو هەم زلەی خۆ جوان بکەی و کە لە ناخەوە نەزان دوو کەلیمە قسە بکە لەگە بەرامبەرەکەت یان کردارێک جوانە نەبی کە هێشکە بەرامبرت چاولتو بکە کردداری چاگەوڕە شەشی باش دەکەم ئە توشەش چاک دەکەم من چاو لە تو دەکەم تو چاو لە من دەکەی دوو کەسی کە دەبینی چاو لە هەردووکمان دەکەن کەواتە هەمویان بە کردداری باش دەڕواتن لەسەر ئەو وەختەی ئێستاکە باس تێداین نازانم ینی منداڵ کەسانی زۆر هەن بەداخەوە ئەمڕۆ زۆر گۆڕاوە دنیا ینی هەمجار دەڵێن خۆزگەمان بە پێشان قەدیم کارزگار
یعنی پێشان کە ئێمە ڕێزمان ئەوەندە لە دایک و باوماندەنا مەسەڵەن باوکمان کرد کاتێک لە دەرەوەداتە ژوور و ئێمە گە دانیشتمای هەڵدەستاینەوە بەڵام ئێستا شتەکان گۆڕاون یعنی ئەوە نییە بڵێ نا خەتای تۆی تایە بۆی وایلات تۆ نەخێ ڕۆژگارەکەی ئەمڕۆ ئەوەندە خێرایە لە ڕووی سۆشیال و لە ڕووی میدیاشەوە ئیتر ئەمەشیان ئەوەندە کاریگەری خستۆتە سەر چین و توێژەکان هەر لە منداڵ و لە بچوو کۆتا گەورە بۆیە گۆڕانکاریەکان زۆر خێران زۆر بە خێرایی گۆڕانکاری لە ئارادایە. مرۆڤ بەچی جوان دەبی بە کردداری جوان خۆشە نییە بە زرک و بەرگ و بە مکیازبی مرۆڤ بەوەی جوان دەبی لە ناخەوە ئینسان بەڕازگۆیی جوانە ڕەوشت و ئەخلاق بەرزیە پێش هەموو شتێک ئینسان ئەبێ پێشەوەی خۆی جوانکە ئەبێ ناخی جوانکە. بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی بوون ڕاوسەرنجی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە بەشێکی زۆری پیان وایە بەڕاستی جوانی ئینسانەکان لە کردارەکانیاندایە ئەوەی مرۆڤ دەبێت کردداری جوان بێ کردەوەی جوان بێ ئەوەنە گرنگ نییە ڕوخسارەکەی و جلو بەرگەکەی تا چەند جوان بێ بێگومان کۆمەڵی ئامۆژگاری زۆر جوانیان بۆ گەنجان و بۆ بە تایبەت بۆ دایک و باوکان کرا خۆ بزانین چۆن بتوانن منداڵەکان لە سەرەتای تەمەنیانەوە بە منداڵێکی جوان پەروەردە بکەن بەوەی کە خۆ بزانین لەوە منداڵەیە زیاتر گرنگی بە جوانی ڕوخساری بدەن یاخود بە گرنگی بە جوانی پەروەردەی بدەن. بەڵە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوای بوو بێتە جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست. سوپاسی هاوکارم عەبدوڵڵا قەهار دەکەم کە لەم بەرنامەیە زیەتی لەگەڵم کێشا تاڵقەیەکی تر و تەوەرێکی تر و بەرنامەیەکی تر لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد دەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم و سپاردەی خوابن.